Yar mı betum دەست خۆش فاتێکیان بۆ ئەو بەرهەمە جوانە گەلێک سپاس بەرهەمە سۆرانی بوو هەکە من باشمان هەکەکو من خوانده بە احتیمالە و باکی قەتل بکەم چ دەبێژن نانە زۆر خۆش وتت گۆرانەکە ئەگەر بە کورمانجی بیڵی چۆنێڵی ئەوترێ هەکە کورمانجی ببێژم شتێکە زەحمەت و مخە پرۆڤ نەکرد بسەر باشە کێ پێیتی ئەو گۆرانە سۆرانیانی یەکەم جار لە کێ و بیست بڵام من گەلێک کەسە گۆداری کرد بەس ئەوە نا ئەوەی بە تۆی وت ئەو گۆرانیە بڵێ ئەردەڵان هونەرمەند ڕەحمە خودەی لێبە لە ستۆکۆلمی ئەم شەوەکەی بوون شەوەکە نەڤرۆزی بوو ئەو ژمرە نوویسی بوو و هەمژی دەنگی خۆ وسا گوتبوو ئەوسترانتە ببێژێ گەلێک خۆش بە بەڵێ گۆرانی سۆرانی هەوڵی وتنی گۆرانی سۆرانی زۆرە تۆ یعنی تا ئێستا چەند گۆرانی سۆرانی دوو ئەگەر لە کۆنسێرتەکانی شابوو بێ وەڵا ئەس ببێژم یعنی وەکە هونەرمەندێکی زمانیوی سۆرانی ببێژم دەرەوە یعنی بەس پێ6 هەبەکە دەزانم یعنی بەڵێ چەند خۆت خانی ئێستا فاتیمەت هەیە مەسەلەن ئەم گۆرانیەت لێرە وت بۆ نمونە چی گۆرانی تری سۆرانی دوو ئەگەر بەناو پێم بڵێ هەنەر من گوتیە ئەلبی ماخدا لەرزان من گوتیە لەرزان بەڵێ وەیدنی شاهیادا دکارم ببێژم ئەوە نانای برم چما سلەیمانێ گۆشم لێ دیارە ئەی زاراگیان ئەوە ئۆ هەی بینم بینن بەڵێ ئەنگەوارە وتنی گۆرانی سۆرانی لە لای تۆ بەڵێ بۆ دیاردەگەی بۆ هەوڵت نایەوە سۆرانەکەت باشتر بکەیت چکە زۆر خۆش گۆرانەکانەڵێ زانن ئەو مخابن تێکیلی گەلێک مهمە بۆ تۆ کەمە ئەو بۆ من تێکیلی ڕاستی گەلەکەمە و هەواڵێک و بامەژی تایبەتێکێک نەژمەدین هەیە بساڵک یعنی خەمامە دکشینە کە دەرەمە دکشینە دەردەمە دکشینەی هونەرمەندە هەیە کەک نەژمەدین سۆرانە زانە بەس ئەم دیسە تێن بە هەو کورمانجی داخڵ ئەو مەسەلاوە هەکێک و تشتێک ببە مەسەلە سترانە هەنەر کەک نەژمەدین گەلک ئالیکاریان کرد بەس ئەخفتن تشتێکە دەنێ ڕاستی و زەرەوای سۆرانی چاقی دژی ناژی لە مەرڤ بکە مەرڤە خۆش دەی ئەوسا ئەخفتنەکە شیرینە ڕاستی دەبێژن گەلک وسا کێپا من تێ ڕاستی و ئەدەبیەتێکی کورد تێدا هەیە بەڵێ خۆزگە هەموو ئەوانەی کە گۆرانی سۆرانەکانیانەوەکو تۆ خۆش بیان وتایەتەوە بەڕاستی بەبێ مجامەلە گۆرانەکان زۆر خۆشەڵیتەوە ساوی ئازیژورا دەست پێ بکەم باشە فاتێگیان ئیشکردنت لەگەڵ گروپی موزیکی پاییز چۆن بوو ینی ئەگەر مجامەلەیان نەکەی وەکو خۆی باسییان بکەی پێم وابێ دوسێ ڕۆژ پرۆڤەتان کرد ئەگەر من هەڵە نەبم ئیشکردن لەگەڵیان چۆنیە وەڵە جۆرە یەکەمینە دکارم ببێژم ئەس کێفخۆش دەبم و دوو خانم هەنە ناوا گروپێدا لە کوردستانی بچێک زۆرە مەرەوەوان تشتا ببینە ئەز وان پیرۆز دکم و سەرکەفتن دخوازم ji بۆی ژیاناوان و هێویدار زوو لە تۆ حاڵیە بوون بۆ ئیشکردن لە گۆرانەکان ڕاستی ماچ سەحمەت نەدیت درۆژ بوو ئەم چۆن و درۆژەدام دکارم ببێژم ساعتێک بوو تشتەکە وسەمە کار کرد وشخۆ پێویست نەبوو ئەم وسا زێدە پرۆوەکە درێژ بکەن بەڵێ گەلێک زیرەکن ڕاستی ئەس گەلێک سپاسیە خۆڵوان دکم پاییز گەلێک ڕاستی ئەس چچەق بمەسلمانی ئیدا زێبێژم گروبا پاییز تایبەتێکێک نەژات ینی بەهاتنە من گەلک ئەلەقەدار بوو نێزیکدا ئەس گەلک سپاسیە ویژ دکم و هەروسا هونەرمەندێ دنجی سپاسیوانکەم بەس هێسای بوو ینی بۆ ئەز من زێدە ئەس خەریب نەبووم یانی بەڵێ هەست ناکرد تازە لەگەڵیان کارەکەیت
یعنی خۆش بوو بەڵاتش خۆش بوو خۆش بوو دەستخۆشی بۆ گروپە جوانە بە تایبەتی بۆ مامسا نەژات کە بەڕاستی ماندوو بوو لەگەڵ ئامادەکردنیەم بەرنامەیە لەگەڵ منیشە سپاس بۆ تۆش دووبارە فاتێکیان پێم خۆشە ئێستا وەکو باسمان کرد هەوڵی لاوکت هەیە یان لاوکی خۆش دەبێژی پێم خۆشە ئێستا ئەو لاوکەی کە لەگەڵ ئەوان ئامادەت کردوی گوێمان لێبێت بەس بۆم باس بکە ئەو لاوکە چۆنە ئەو لاوک سترانە شەرۆی برۆیە شەڕێ سورمەلی مەمەد پاشا داهاتیە گوتن ژنێکی ئەڤینە خۆ وێ دەرێ ئەوەن دەکرێت گەلک کەس ئەڤینێ خۆ و حەسکریە خۆ باوێ خۆ برای خۆ ئەوەنداکردن بەس لێ دەرێ ژنێک حەسکریە خۆ ئەوەندا دکە و سەر وێ حەسکریە خۆ دێژە یعنی دشاردا ئەوەندا دکە سەروێت بێژە خۆزان داغی زۆزانێ خۆزانێ وسا دەبێت بەڵێ ئەگەر گوێمان لێبێت خۆشحاڵە چاوان چاوەکانت خۆش فەرمو